شکستە سەربازی و سیاسیەکەی 16 ئۆکتۆبەر بە جوڵانی داشی ڕیفراندۆم بەرامبەر بەغدا حکوومەتی هەرێمی دەزوەسان کردووە. عەبادیش بە جوڵانی داشەکانی تری ناوە کیش لە حکوومەتی هەرێم دەکات. پێم وە خەڵکیشم بێزار کردو ئەوەندەی کە دەڵێم ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ و ئێستاش تکراری دەکەمەوە ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا. بارزانی بە دەنگێکی زوڵاڵ هاواری گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکات. بەغداش بە چەکێک کە ناوی دەستورە بەردەوامە لەسەر فشارەکانی بۆ سەر هەرێم و گوێی خۆی لە هاوارەکانی بەرزانی خەواندووە. پەرلەمانتارێکی بەغدا باوەڕی وایە عەبادی بەهۆی شکستەکانی حکوومەتی هەرێم و هەڵبژاردنەکانی عێراقەوە نایەوێت بچێتە ناو گفتوگۆیەکەوە کە پۆستی سەرۆکوەزیرانی لە خولی داهات و لەدەست بچێت. بێگومان ئێستا بەر لە هەڵبژاردنەکانە و زۆربەی بڕیارەکان کاریگەری هەڵبژاردننی بەسەروەیە. حکوومەتی عێراقی ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ مەرجی زیاتر ڕادەگەێنێ بەرامبەر هەرێمی کوردستان و گفتوگۆکان دوا دەخات. بەمە زەندەی خۆم ئەم گفتوگۆوانە یان ڕێکەوتنی کۆتایی لە نێوان هەرێم و بەغدا دەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی هەرێم و دوای هەڵبژاردنەکانی بەغداش. لەبەر چەند هۆکارێکەوەی شەوەیەکەم حکوومەتی بەغدا ئێستا ناوێ مامەڵە لەگەڵ حکوومەتێکی شکست خواردوو لە هەرێمی کوردستان کە حکوومەتێک کە نوێنراتی هەموو خەڵک ناکە بە تایبەتی دوای ئەوەی کە کۆمەڵ و گۆڕان لە حکوومەتەکە کشانەوە. لە لاشی تریش لە بەغدا هەر لایەنێک ئێستا بێ لەگە هەرێمی کوردستان ڕێک بکەوێت لە هەڵبژاردن زەرەری پێدەکەوێت. چکە دەبێ هەندێک داواکاری کورد جێبەجێ بکە هەندێک تەنازولات بدات بە قسەی خۆیان. شکستی سەربازی و سیاسی حکوومەتی هەرێم بە لەدەستدانی لە 151 خاکی کوردستان و داخستنی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی و داخرانی سنوورەکانی پەروێزخان و حاجی عومەران و لەدەستدانی 535 بیرەنەوت کە پێش 16 ئۆکتۆبەر لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم بوون هیچ کارتێکی فشاری بەدەست هەرێمەوە نەهێشتووە. عەبادیش دەیەوێت پاکسازی لە لیستی موچەخۆرانی هەرێم بکات و موچەی فەرمانبەران بدات کە بە بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی هەموو ئەوانە دەرەنجامی سیاسەتەکانی یەکێتی و پارتی بوون کە بەغدا دەیەوێت کۆتایی بە حکومڕانی حزبی لە هەرێم بێنێت و کار بە دەستور بکات. یەکێتی و پارتی کە تاکو ئێستا نەیانهێشتووە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی دامەزراوە بێ. بۆ نمونە تا ئێستا خاوەنی میلیشیان نەیانهێشتووە هێزی پێشمەرگەی یەکگرتووی کوردستان هەبێ کە سەر بە هەرێمی کوردستان بێ نەک سەر بە مەکتەبی سیاسی دوو حیزب بێ. گومرگەکان سەر بە حیزب بوون، داهاتەکان سەر بە حیزب بوون، چاڵەنەوتەکان چاڵەنەوتی سەر بە حیزب بوون. یعنی هەموو ئەمانە بەم شێوەیە بوون. ئێستا حکوومەتی بەغدا داوای شتێکی دەستوریەکە، داوای ئەوەکە کە لە دەستورە چۆن هاتووە ئاوا جێبەجێ بکرێ. دوجار حکوومەتی هەرێمی چاری نییە بێ تەسلیمی ئەو ئیرادەی بەغدا ببێ و دوجار هەرێمی کوردستان بە شێوەیەکی دەستوری و لە چوارچێوەی دەستوری عێراقا ئەبێ حیزبەکان حیزبایەتی بکەن و هەرێمی کوردستان ببێتە هەرێمێکی فیدرالی دەستوری. ڕیفراندۆمە حەزبیەکەی هەرێم و گوێنەدانی بارزانی بە پێشنیاری وڵاتانی زلهێز و دوجاری شکستەکانی 16 ئۆکتۆبەر هێندە کارتی بەهێز و دەستوری داوەتە دەستی عەبادی کە حکوومەتی هەرێم لە گۆ بخات بە بڕوای بەشێک لە چاودێرانی ڕەوشەکەش تاکە ڕێگە بۆ هەرێم پێش هەڵبژاردنەکانی عێراق هەڵوەشاندنەوەی حکوومەتی هەرێم و پێکهێنانی حکوومەتێکی کاتی و گفتوگۆیەکی نوێ لەگەڵ بەغدا بەدەم و چاوێکی نوێەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.